من ئارە هەردی خوێندکارم لە پۆلی دوێم ئەو ساڵ بەشدارم لە فیستیڤاڵی ڕێکخراوی ئۆسکار لە شارە جوانەکەی کۆیۆ لە دڵتانم. نزیکەی 3 ساڵە دەستم بەکاری خۆم کردووە و هەروەها وەکو دەبینن چەندین جۆرێک سواراتم بەدەست کردووە بۆ خانمان کە لە جۆری فۆلکلۆری کوردیەوە تێدایە تاوەکو جۆرە نوێیەکان و مۆدێرنەکانی ساڵانە و هەروەها دەمەوێت لێرەوە پەیامی خۆم بۆ هەموو ئافرەتان بۆ هەموو کچانی کورد بنێرم کە گرنگ نییە تەمەنەکە چەندە و گرنگ نییە لە چ شارێکی و لە چ شوێنێکی، گرنگێکە کە لە کوردستان دەژێت کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی مانای ئەوە ناگەیەنێ کە ناتوانانی سەرکەوتوو بی، دەتوانی سەرکەوتوو بی لە هەموو ئەو بوارانێکە خۆت دەتەوێت گەر بێت و هەوڵی بۆ بدەی و مادیبوونت پێوە دیار بێت. ئەها هەموو ئەکسسواراتەکانی بەرم و هەروەها دیزایانی جلوبەرگ و کڵاوەکە هەمویان دیزایانی خۆم و ڕێکخستنی خۆم. ناوم ئاڵە ئاکۆیە، خەڵکی شاری کۆیەم، جامیعەم تەواو کردووە بەڵام لەبەر نەبوونی هێلی کار 3 مانگە دەستم بۆ ئیشە کردیە. ئەو ئیشە دروستکردنی جانتایە، واتە بە مووروی تایبەت بە داوی تایبەت دروست دەکرێت، کاری دەستیە و چکە خوشکەکەم و دایکیشم هەمانش کاری دەستی دەکەن. منیش وەکو ئەوان حەزم کرد کارێکی تایبەت بە خۆم هەبێت، بۆیەوە 3 مانگە دەستم بۆ ئیشە کردووە، کاری جانتا دروست دەکەم، مووروی تایبەت هەیە و بە پێی نەوعەتی خواستی خەڵک دەتوانم دروست بکەم و هیوادارم ئەوانەی کە ئیشیانە ئەوەش کاری دەستی بکەن بۆی بتوانن خەرجی و داوی خۆیان دابین بکەن ببوون بە خاوەکاری خۆیان. ئەم سارا فواد ئەحمەدە، دەرچووی کۆلێژی زانستەکانم علوم فیزیا کە سارا تەخەڕوجم کردیا لە ماڵەوەم، بەڵام لەو خۆم هەلی کارم لە بۆ خۆم ڕەخساندیا، دەستم بە کاری دەستی کردیا. کاری دەستیەکەشم پێک دێ لە ئەکسسواراتی جلی کوردی، سەر و کڵاوی کۆییانە و هەموو شارەکان دروست دەکەم و لەگەر مل و حێل و مێخەک و کە چەندین بابەتی ئەکسسوارات ئەوانەی کە لە بۆ جلی کوردی دەبن هەمویان و ئینستاگرامی خۆم هەیە کە بەردەوامم بە پێی تەڵەب ئیش دەکەم، بە پێی داواکاری خەرک. ئەوە نییە بەسەر خۆم سەرقاڵ کردیا ئیشەکە کە یعنی دەرچۆکی دانەمەزرا و لۆ باشترەکە لە مارێ دانیشی و یعنی سەرقاڵی خۆت بە شتێک پڕکێوەکە. حەز و خولیاشم زۆرە لە بۆ ئیشەکەم لەبەرەوەی کە زۆر حەزم لە کاری دەستیە، لۆیە دەستم بۆ ئیشە کردیا. ئەدارم بەردەوام ئەو فیستیڤاڵانە بکرێتەوە لەوەی کە مەکاڵەکانمان بە بازاڕی بکەین، یعنی بازاڕیمان لە بۆ بکرێتەوە لە زۆربەی بۆنەکان لەوەی کە ئەشیاکانمان پرفرۆش بکەین و بەرێ ئەو سارەکە زۆر خواست لەسەر سەر و کڵاو هەبووە کە زۆر کڵاوەکانمان لە بۆ بەریتانیامان ناردیا، لە بۆ سویدمان ناردیا، لە ئەڵمانیامان ناردیا و زۆربەی شارەکانی کوردستانیش کڵاوەکانی من گەیشتی تا زۆربەی شارەکان. من مامۆستا سەمیرە یاسین بەرپرسی پرۆژەکان لە دەستەی کارگێڕی ڕێکخراوی ئۆسکار بۆ پەرەپێدانیتوانەوەی خانمان. ئێمە گروپێکمان هەیە کە ئەندامن لە ئۆسکار خانمان دەزڕەنجین، ساڵانە مانگانە پێشانگایان بۆ دەکەینەوە. ئەو خانمانە کاری دەستی دەکەن، خواردەمەنی شیرینی ئەکسسوارات شتی ماڵەوە دروست دەکەن بۆی کە بۆیان بفرۆشرێ شتەکان کاڵەکانیان ساغ بیتەوە لەبەرەوەی زۆربەیان دەرچووی پەیمانگا و زانکۆیەکانن لە ماڵەوە کاری خۆیان دەکەن. ئێمە پێشانگایان بۆ دەکەینەوە کە بۆ خۆیان کە کاڵەکانی خۆیان بفرۆشن. ئەوە سی خانم بەشداریان کردیا بە کاری دەستی و شیرەمەنی و خواردەمەنی شتی فۆلکلۆریک، شتی ڕازانەوەی ماڵەوە بەشداریان تێدا کردیا تا بەردەوام دەبین تا کودرەنگانی شەو لێرە تا شتەکانی خۆیان ساغ دەکەنەوە. ڕێکردنەکە بە پێی باری ئابووری خەڵک ئەگەر موچە بدرێتن مانگانە
پاش موچەوەرگرتن پێشانگەیان لۆ دەکەینەوە بەڵام لەبەر ئەوەی کە موچە تاخیر دەبییانی نادرێتن خەڵکانیش ناتوانن بێن شتی بکڕن واتە کاڵەکانیان ساغ نابیتەوە بەو جۆرە ماندووبوونەکانیان